تورکیا ڕازی دەبێت هاوپەیمانان بنکەی ئینجەرلیک بۆ شەڕی دژ بە داعش بەکاربهێنن. ئەمە هەواڵای گرنگەکەی ئەم هەفتەی ئیدارەی ئۆباما بوو. تەواوی میدیاکانی ئەمریکاش بە گرنگی ئەو باسییان لەمە کرد. بەڵام کوردەکان وەک هەموو جارێک ترسیان لە مامەڵەی زلهێزەکانە، بەتایبەتی کە ئەو مامەڵەیە لەبەر دەرگای ماڵی ئەوانە. بۆیە لە واشنگتۆن و لەبەردەم باڵۆزخانەی تورکیا پەر بە قوڵگیان هاواریان دەکرد ئازادی بۆ کوردستان، بژی شەڕڤانە. مستەفا دەبێت کە کوردێکی زازاکیە بە دوودڵی و باسی لە بەشداری سوپای تورکیا دەکرد لە شەڕی دژ بە داعش. ئەو کە یەکێک بوو لە بەشداربوانی خۆپیشاندانەکەی بەردەم باڵۆزخانەی تورکیا لە واشنگتۆن وتی تورکیا هەوڵ دەدات ڕێگایەک بدۆزێتەوە بۆ زیانگەیاندن بە کورد، چ لە باکوور یا ڕۆژئاوا. تورکیا متمانەی پێ ناکرێت. دوای بڵاوبوونەوەی هەواڵی ڕێکەوتنی تورکیا و ئەمریکا سەبارەت بە بەکارهێنانی بنکەی ئینجەرلیک بۆ لەدانی داعش، هەندێک میدیا و ناوەندی بیرکردنەوەی ئەمریکا لێکدانەوەی جیاوازیان بۆ ڕێکەوتنەکە کرد، بەتایبەتی کە پێیان وابوو هۆکاری سەرەکی ئەم ڕێکەوتنە ترسی تورکیا و بەهێزبوونی پەیوەندی یەپەگە و سوپای ئەمریکا لە ڕووبەڕووبوونەوەی داعش لە سووریا. بۆیە ئەمریکا بە هیچ کام لە مەرجەکانی تورکیا بۆ ناوچەی دژەفڕین و لابردنی ئەسەد ڕازی نەبووە. سەبارەت بەو گومانانەی کە باز لە ڕازیبوونی ئەمریکا بە هێرشکردنە سەر پاکەکە دەکەن لە بەرامبەر بەکارهێنانی بنکەی ئەنجەرلیک بۆ لەدانی داعش، مارک تۆنەر جێگری وتەبێژی وەزارەتی دەروی ئەمریکا پێناختی وت کە ئەمریکا ڕێکەوتنی لەگەڵ تورکیا هەیە بۆ شەڕ دژ بە داعش وەک ئەندامی هاوپەیمانی و ئەندامی ناتۆش. هیچ ڕێکەوتنێکی هەڵمەتێکی سەربازیی تر واژوو نەکراوە. هیچ کۆتوبەندێک لە ڕێکەوتنەکەدا نییە بۆ ئەوەی بنکەی ئینجەرلیک بۆ هاوکاری هێزاوە بەشەکان بەکاربهێنرێت لە سووریا دژ بە داعش. ئامانجی ئێمە تێشکاندنی داعشە. بەردەوامە بین لە پشتیوانیکردنی شەڕڤانان و ڕاهێنانکردن بە هێزەکانی ئۆپۆزسیۆنی سووریا لە خاکی تورکیادا. قەلاقی و دەردۆگی کورد لە ڕێکەوتنی ئەمنی لەگەڵ تورکیا ڕەنگە پرسێکی جدی بێت، بەتایبەتی کە تەنیا یەک ڕۆژ دوای ئەو ڕێکەوتنە هێزە ئاسمانەکانی تورکیا هێرشێکی بەرفراوانیان کرد لەسەر بنکە و بارگاکانی پەکەکە و بەسەدان کەسیش بە تۆمەتی پەیوەندیان بە پەکەکە دەستگیر کران. بەڵام ڕۆژانی داهاتوو و ڕادەی کاریگەری بەرژایی تورکیا لە شەڕی دژ بە داعش تەمومژی سەر سەوداکانی تورکیا خۆرئاوا زیاتر لادەوات. سەرکەوشەم سەدین NRT واشنگتن.